لە دووەمین یاریەکانی کۆمەڵەی دووەمی قۆناغی 16 خولی نایابی عێراق بۆ تۆپی بالا کەوا یاریەکانی لە هۆڵیانی ئەکاد عنکاوە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. هەولێری خاوەنما ڕوبەڕووی ئەهوار بیەوە. کوڕانی شاری قەڵاو منارە لە سەرەتاوە تووشی ئاستەنجی هاتن و گێم یەکەم بە ئەنجامی 29 بە 27 دواکەوتن. دواتر کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان ڕیزەکانی خۆیان ڕێک خستەوە و لە گێمەکانی دووەم و سێم بە ئەنجامەکانی 25 بە 23 و 25 بە 23 پێشکەوتن. لا گێمی چوارەم هەڵەیەک لە دوای یەکەکانی یاریزانانیانی هەولێر وای کرد ئەهوار بگەڕێتەوە و بە ئەنجامی 25 بە 23 پێش بکەوێت. هەردووتی بە دوو گێم یەکسان بوون. پەنابرایە بەرگەمی پێنجەم بۆ یەکلاکردنەوە یاریەکە. هەولێر بە ئاسانی و بە ئەنجامی 15 بە 8 خاڵ براوە بوو. دوو خاڵی یاریەکەی وەرگرت و خاڵێکیشی پێشکەش بە ئەهوار کرد. بەڕاستی ئەخەهاوە ئەهوار یەک کە لەو فەریقانە کە یعنی بەڕاستی ئەویشتم و حەچی هەیە لە بۆ نخبەی فەریقەکی باشە وزای دەنوەی کە محتەرفیشی هینایە لە خۆشتان دیتیان گەمەکی زۆر باشیان کرد. یعنی دەبایە ئەو یعنی ئەگە بێت و لە مەزمەعەکی کە بە لەوانەیە بە احتیاجی خۆی بەسەر کۆتا بە نینەواش فەریقەکی خراپ نییە فەریقەکی باشە بەس ئەمە ئیشاءالله هەموو شتێکی دەکەین لە پێناوبردنەوەی لە بۆی شتەکەی بەسەرکەوتنەکەمان مستەوگەرکەین. ئێمە وەکو یانەی هەولێر لە یاری ئەمڕۆدا توانیمان سواز بخوا سەرکەوتوو بین بەس سەرکەوتنێکی ینی بە هیلاکەتێکی زۆر کێشەمان هەیە لە یاریزانی پیشەگەر پێویستمان بە پیشەگەرەکە لەبەرەوەی زۆربەی فەریقان ئەوساڵ پیشەگەرێکیان نەگەرە. ئێمەش پێویستمانە لەو کۆمەڵەیە دەمانوێت زیاتر گرنگی بە گەنجەکان بدەین بۆی گەنجەکان بینە پێشتر بۆی یانەی هەولێر بڵێ بە کۆمەڵە گەنجێک کورد و لاو بەشداری خولی عێراقی دەکەم. ئیشەڵا ئامانجی باشترمان دەبی و لە یاریەکەکانی تر خۆمان باشتر ئامادە دەکەین پشت بەخوای گەورە. لە یاریەکی دیکە و لە هەمان هۆڵ یانەی نینەوە بە ئاسانی و بە سێ گێمی بێ بەرامبەر لە حەبانیەی بردەوە بەمەش هەولێر و نینەوە بوونە خاوەنی 5 خاڵ و لە یاری سێمین ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.